لمانجی رمضان سرتاشینی 3000 دینار کم 2000 دینار شوانی جیجنی زاری و مای محتا ملای بانکدان بانجیده بینەرانی پایتەخت میدیا سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش لە نێو بازاری شاری هەولێرم لێرە لە سەرتاشخانەیەک بە بوونەی مانجی ڕەمەزانی پیرۆزەوە نرخی سەرتاشین کراوە بە 2000 دینار هەروەک خاوەنی سەرتاشخانەکە باسی لێوە کرد کەوا ئەم داشکاندنەی بەردەوام دەبێت تاوەکو کۆتایی مانجی ڕەمەزانی پیرۆز من پێم خۆشە زانیاری لە خۆی وەری بگرم کاک زانا سلااو لێبێت ئەم کاتەس باش ئەگەر باسی ئەو دەست پێشخەریەم بۆ بکەیت چۆن بۆ ئەو بیرۆکەت بۆ هاتکەوە نرخی سەرتاشین بیکەت بە 2000 دینار و ئامانجت چی بوو؟ بەڕێزن بە شەشی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم من ئامانجم ئەوە بوو پێشەشی ئەوە چی وام لۆ هات کە ئەو دوکانم دانا هات مێرکانە لە 2007ەوە ئەو بیرۆکەیم لۆ هات قەتعەم لێدا لە مانجی ڕەمەزانی سەرتاشینی 3000 دینار کەمە 2000 دینار لەبەرەوەی خەرجیش کەم دەڕامەتەوە لەبەر هەندێک هەر شتێکی باشە ئێستاش وەزعەکە بڕێک باش نییە بە خۆت دەزانێت ڕۆژانە چەند کەس بەڕێ دەکەن یاخود سەری چەند کەس دەتاشن دێ وەڵی لۆوەی نازان برێم چکە مە ناتان تاقی بکەین ئابەز دێ ئەمە پێشەشی سبەینان زوو دەین سعات عفتونی لۆ هەژدەینی ئێکوانە هەتا نیو سعات پێش مەغریبی ئەوەلا دینی ئێکوانە دوای پاش ئەفتاری دەکەینەوە دەگەڕێینەوە لۆ ئیشێتە سعات 11 شەوێ باش ئەو کەسانەی سەردانتان دەکەن و لێرە سەریان دەتاشن کە ئەم هەڵوێستەی بەڕێستان دەبینن و پێیان دەڵێن کەوا نرخەکەیان بەم شێوەیە چیتان پێ دەڵێن کاردانەوەیان چییە؟ وەڵی خەرکانێکی زۆر هەیە دەستخۆشیمان لێ دەکا ئەوەی دەکا دەرێت شتێکی زۆر زۆر چاک دەکەی هەر ئیما هەر ئەوە نییە بەری مەسەلەن ئەوە بیتەن هەتا مانجی ڕۆژی مەولودانیش دەیکەینە بە خۆڕایی لە ڕۆژی مەولودان خەرکەی زۆریش دەستخۆشیمان دەکا خەرک دێتن زۆر کەس بازەکە ئێستا چەند ڕۆژەیە هاتن خەرکە زۆر گوتی لە کەناڵک ئەوەکان دیتم لە پێیجەکان براویتەوە دەستخۆشی لەم گۆشت دەکەم سپاس دەکەین ئەگەر بووم باز بکەیت لە عادەتەن وەک باس کرد لە 2007ەوە پێما بێتن بەردەوام 2007ەوە لە ڕۆژانی جەژندا زەفتی زیاترتان پالاپەستوتان لەسەر ئەمە تقریبان ئێستا ئەوە هەفتەکە خەرک زۆر ڕووی تێکردینە ئەو دو سێ ڕۆژێدا دەبەزی ئەو جەل لە سێ ڕۆژەکەی ئاخری دەست پێ دەکاتن قەرەباڕغی دێتن ئەمە دەمینێنەوە تا شەوێ درەنگ شەوانی جێژنێ جاری و مای مۆهەتا مەلای بانکدانی بانجیدایە هەر بەو سعرەشە هەر خۆت بەتەنیای نا کوڕەکەشم لەگەرمە کوڕەکەشم لەگەرمە یارمەتی نەداتن زریان عەلاق پێشترێش دوو کەسکا بوو کوڕە خوشکەکەم و کوڕە برایەکەم لەگەرم بەس ئەوان ئێستا ئیشی خۆیان دەکەن بینەرانی پایتەخت پێم خۆشە یەکێک لەو هاوڵاتیانەی کە سەردانی سەرتاشخانەکەی وەستا زانای کردووە بمبورە مامەجیان ئەگەر قسەم بۆ بکەیت بەڕێستان لە لای کاکزانە سەرت چاکردو ئەگەر ئازیان نەبێتن بارێک نەبێتن بۆەوەی لەبەر کامێرا دەربچێت پێشەشی بە خێراتنی کەناڵی پایتەخت دەکەم بۆ بەسەرکردنەوەیە و دەستخۆشی لە کاک وەستا زانا ئەکەم و کاکە زریانی کوڕی بۆ ئەم داشکاردنەیە لە مانجی ڕەمەزانی پیرۆز ینی ئیشێکی زۆر باشیان کردێکەوە خەڵک کەم دەرامەتە خەڵکەوە بۆیە ئەم خێرە گەوریان کردی ینی سەرتاشین لە 2000 لە 1000 بۆ 2000 ینی ئیشێکی زۆر پیرۆز و باشە دەستی ئەوەش خۆش بی و زۆر سوپاس بە کاک زانا و کاک زریانی کوڕی دەستخۆشیان لێ یەکەم خاخیران بنووسی زۆر سپاس بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەمەی بینیتان سەرتاشخانەکەی کاکزانا بوو لە شاری هەولێر هەروەکو بەخۆشی ڕایگەیاندکەوە بەخۆی ڕایگەیاندکەوە لەبەر بەرژەوەندی هاوڵاتیان و کەم دەرامەتان و ئەو کەسانەی کە باری داراییان باش نییە ئەمە هەنگاوێکی باشە بۆ خزمەتکردنی ئەوان و ڕۆژانە خەڵکی ڕووی تێدەکەن تاوەکو لێرە کاری سەرتاشینیان بۆ بکرێت.